چەمکی بازاڕی حەڵال یاخود بەرهەمی حەڵال لە بازاڕەکاندا کە ئێستا لە مارکێت و زۆربەی زۆری فرۆشگاکان بوونی هەیە بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژاوە و بە تایبەتتر لە ئەوروپا بە تایبەتی لەو چەند ساڵی ڕابردوودا خەڵکێکی زۆر لە ڕۆژهڵاتی ناوەڕاست لە وڵاتانی عەرەبی لە عێراق لە هەرێمی کوردستان بۆ نمونە ڕویان لە ڕۆژئاوا ئەوروپا کردەوە ماوای کردووە کە کۆمپانیا گەورەکانی جیهان هەوڵ بدەن خواردنی حەڵال یاخود براند کاڵاکان بە شێوەیەکی گشتی لە ناو بازاڕەکانی جیهاندا وڵاتاندا ناوی لێ بنین بەرهەمی حەڵال بۆ ئەوەی موسڵمانان و ناموسڵمانەکانش بتوانن ڕوو لەو بەرهەمە بکەن بۆیە دەبینین لە چەند ساڵی ڕابردوودا ئەو بازاڕە گەشتە سەردنێکی ئەجگار زۆری بەخۆیەوە دیوە پێشتر دەمانگوت ئەمە گۆشتی حەڵالە یاخود خۆراکی حەڵالە بەڵام ئێستا لە زۆربەی زۆری سێکتەرەکان ئەو جیاوازیە بەدی دەکرێت و وە سێکتەری تایبەت لە گرافیکەکە باسی دەکەین بزانین بازاڕی حەڵال بەرهەمی حەڵال لە بازاڕەکانی جیهاندا چ خواستێکی لەسەرەوە پێشبینی چی بۆ دەکرێت ئەگەر بێت و باسی ئابوووریەکە بکەین ئابووری حەڵال لە ئاسەر ئاسی جیهاندا لە بواری خواردن و خواردنەوە ئەمە سێکتەرێکی تایبەتە وەکو گوتم لە ساڵانی ڕابردووش ئەم جیاکاریە هەبووە ئێستا لە بواری بانکیش سیستەمی بانکی ئەم جیاوازی هەیە یاخود بڵێن بازاڕی حەڵال یاخود کڕینی فرۆشتن و بەرهێنان لە دامەزراوە ئیسلامیەکان بانکە ئیسلامیەکان و پۆشاکیش دەکرێت بڵێن ئێستا کە جیاوازی هەیە ئەمە لە بازاڕ و لە مارکێتەکان کە ناویان لێناوە بازاڕی حەڵال یاخود بەرهەمی حەڵال ئەمە مامەڵی پێوە دەکرێت و بازرگانی ئەلکترۆنیش بە هەمان شێوە وەکو گوتم ئێستا بازرگانی حەڵال یاخود ئابووری حەڵال لەسەر ئاسی جیهاندا لە زۆربەی زۆری سێکتەرەکاندا ینی تەنانەت گەشت و گوزار لە بواری جوانکاری لە بواری پۆشاک خواردن و خواردنەوە ئەمانە هەمووی بەرهەمی حەڵال هەیە لە بازاڕەکانی جیهاندا ئەگەر بێت و باسی کۆی ژمارە ئەو بەرهەمانش بکەین سەروی 20,000 کاڵا یاخود بەرهەمی جۆرا و جۆر لە مارکێت و بازاڕەکانی جیهاندا بە ناوی حەڵال دەفرۆشرێت کە لە سەدا 63 ئەو بەرهەمە لە ئاسیا وڵاتانی ئاسیا لە ئەفریقیا و لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بەرهەم دێن بە شێوەیەکی گشتی بازرگانی حەڵال لە چەند ساڵی ڕابردوودا فراوان بۆەوە ساڵ لە دوای ساڵیش خواست لەسەر بەرهەمەکانی حەڵال لە ئەوروپا بە تایبەتی کە قەبارەی بازرگانی لە 50 تاوەکو 100 ملیار یۆڕۆ بەرز بۆتەوە پێشبینیش دەکرێت کە خواست بۆ بەرهەمی حەڵال لە بازاڕەکانی جیهاندا بەرزتر بێتەوە ئەمەی کە لە راپۆرتەکەدا ئاماژەی بۆ دەکە کە دامەزراوەیەکی بازارکردنی ئەمریکیە دەڵێت خواست لەسەر کاڵای حەڵال هەم لەلایەن موسڵمانانەوە هەم لەلایەن ناموسڵمانەکان جوانێک کە لەسەر ئاینی جیاوازن خواستیان زیادی کردووە ئەگەر بێت و باسی پشتی بازاری حەڵال بکەین لە جیهاندا کە سەدا 85 پێکەنا و لەلایەن وڵاتانی هیندستان بەرازیل نەمسا ئەمریکا ئەرجەنتین ئەم وڵاتانە زۆرترین کۆمپانیان هەیە کە بیانەوێ زۆرترین کاڵا بخەنە بازاڕەکانەوە ئیشی کۆمپانیەکانەوەیە کە خواست بۆ هەر کاڵایەکە بێ ئەوان بتوانن ئاستی بەرهەمهێنان زیاد بکەن بۆیە بە جۆرەی راپۆرتەکە ئاماژە بۆ دەکرێت کە خواست لەسەر بەرهەمی حەڵال لە ئەوروپا لە ئەمریکا لە ئاسیا لە هەموو شوێنانێک کە مامەڵەی پێوە دەکرێت لە زیادبوونە ئەگەر بێت و باسی قەبارەی بازرگانی و بە بازارکردنیش بکەین وەکو باسم کرد لە ناوچەی یۆڕۆ کە 50 بۆ 100 ملیار یۆڕۆ ساڵانە کڕینی فرۆشتن یاخود کڕین هەیە بۆ کاڵەکانی حەڵال کە کوی بازرگانی حەڵالیش لە بەراورد بە بازرگانی گشتی لە سەدا 3.7 پێکەنەوە بەڵام پێشبینی دەکرێت ئەو ئاستە زیاتر بێ بە تایبەتی بۆ بەرهەمی جوانکاری کە ئێستا لە بازاڕەکاندا هەیە و بازاری حەڵال بۆ 2030 بۆ نزیکەی 5 تریۆن دۆلار 5 تریۆن دۆلار بەرز دەبێتەوەمە قەبارە و ژمارەیەکی گەورەی بۆ بازرگانی حەڵال کە لەسەر ئاسی جیهاندا بە ماوەیەکی کەم توانی زۆرترین کۆمپانیای گەورەی جیهانی بۆ لای خۆ ڕابکێشێت وە سەرمایە گوزاری لە بازاڕەکاندا بکەن